بڕیارە لە مانگی نیسانی ساڵی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت و پەرلەمانی عێراق ژمارەی کورسیەکانی ئەو ئەنجومەنەی لە 41 کورسیەوە بۆ 14 کورسی کەم کردەوە. کەرکووک شارێکی فرەپێکاتەیە، کەمینەی نەتەوەیی و ئاینی و تەنانەت مەزهەبیشی تێدایە، بۆیە لەو 14 کورسیە کورسیەک بۆ کەمینەکان دانراوە لە کاتێکدا کەمینەکان گرفتیان زۆرە. بەڕاستی ون بووینە لەو ناو شارە وەکو کورد فەیلی، چونکە ئێمە وەکو کورد کوردین، وەکو شیعی شیعین. ئەمجارە لەبەر ئەوەی کە دوولات هەیە تۆ کورد پێت دەڵێت تۆ شیعیت، مافت لای شیعەکانە، ئەوانیش پێت دەڵێن شیعەکەی شەڵێت تۆ کوردی، مافەکەت لای کووردە. ئەمجار لە ناو هەردوو لاوە تۆ ون بوویتە. کەمینە ئاینی و نەتەوەی و مەزهەبیەکان لە کەرکووک لە کاکەیی مەسیحی، سابیایی مەندایی و کوردی فەیلی پێکاتون کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکی ئێستادا هیچ کامیان کورسیان نییە، بەڵام لە ئەنجومەنی قەزای کەرکووکدا کورسیان هەیە. كركوك هي مدينة تاخي. كركوك شاري برایەتیە، شاری هەموو نەتەوە پێکاتەکانە. بوونی مەسیحی لەم شارە زۆر گرنگە. ئێمە هیوای باش بۆم شارە دەخوازین. کەرکووک پێویستی بە تەوافقی سیاسی هەیە. تەوافقێکی سیاسی هیوای گەورە بۆ داهاتووی شارەکە دەهێنێت. لا عندنا بالبرلمان لە پەرلەمانی عێراق یەک کەسمان هەیە کە نوێنەرایەتیمان دەکات، بەڵام لە کەرکووک لە ئەنجومەنی شارەوانی نوێنەرێکمان هەیە و سەفەری کردووە، ئێستا شوێنەکەی بەتاڵە. گرفتی گەورەی کەمینەکان وەک خۆیان دەڵێن ئەوەیە کاتێک لە نێو لیستی حیزبە کوردی و عەرەبی و تورکمانیەکانیشدا خۆیان کاندی دەکەن، دەنگ ناهێن و نابنە خاوەنی کورسی. ئێمە وەکو کاکەیەکان لە شاری کەرکووکە بەڕاستی ئێمە تووشی کێشەی بەشداری سیاسی بووین. کاندیدەکانمان لە ناو لیستەکانە کە پێشتر خۆیان کاندی دەکرد دەرنەئاچوون، تووشی کێشۆگرفتی تەشهیرکردن ئاهاتین، گویا ئەمانە مسلمان نین و دەنگیان نەدرێتە کاتێک کە منافەسەی حزبی و ئەو شتانە ڕووی ئەدا. لە ناو حزبەکانیشە کادرە کاکەیەکان بەڕاستی نەیانتوانیوە ڕێیان پێ نەدراوە، ینی ڕێگری هەیە لە بەردەمیان لە پێشەوە چوونیان. ئەوەی شەبەشێکە لە گرفتە سەرەکیەکان کە تووشی ئێمەگەل دێ لە ناو سەرجەم حزبە کوردیەکانە باسەکەم دەر لە ناو حزب عێراقیەکان وجودی کاکەی زۆر کەمە. ئەگەر ڕێمەوە بۆی کە کاکەی تا چەندێک بەشداری سیاسی کارایە لە پارێزگای کەرکووکە، بەداخەوە ئێمە لە پارێزگای کەرکووکە بەشداری سیاسیمان کارانیە. بە پێی وتەی بەرپرسانی کەمینەکان ژمارەی خێزانە مەسیحیەکان لە کەرکووک 3000 خێزان و کاکەیەکان 16000 و سابیایی مەنداییش تەنها 40 خێزانیان لە کەرکووک ماونەتەوە و ئەوانی تریان کۆچیان کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.